بە ئامادەبوونی فەرماندەکانی پاسەوانی سنووری عێراق و وەرەمی کوردستان بەڕێوەبەرایەتی پۆلیسی گومرگی هەڵەبجە کرایەوە. بەڕێوەبەرایەتەکە لە سنوورەکە تایبەتمەندی و گرنگی خۆی هەیە و پارێزگای هەڵەبجە زیاتر بەرەو کارابوون و دامەزراوەی دەبات. پارێزگاری هەڵەبجە دەڵێت حکوومەتی عێراق و وەرێم و کۆمەڵگەی نێودەوڵەتی قەرزاری هەڵەبجەن و پێویستە و قەرزە بدەنەوە. بۆیە هەڵەبجەیەکان قەرزیان لای حکوومەتی هەرێم هەیە، قەرزیان لای دەوڵەتی عێراقی ئیتیحادیە و قەرزیان لای مجتەمەعی نێودەوڵەتیش هەیە. ئێمە لە پارێزگای هەڵەبجە کە وەکو تیمێک کارەکەین پێمان وایە ئەبێ ئەو قەرزانە حکوومەتی هەرێم بیداتەوە، دەوڵەتی عێراقی بیداتەوە، مجتەمەعی نێودەوڵەتی بیداتەوە. ئێستا ئەوەی لەسەرشانی دەوڵەتی عێراقیە و باتە عێراقی فیدراڵکردنەوەی ئەو مؤسسە ئیتیحادیانن کە بەشی گومرگی پۆلیسی گومرگێکە لەو مؤسسانە لەکوێ لە پارێزگای هەڵەبجە. هەڵەبجە چەندین دەواازی سنووری لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران هەیە و چەندین خاڵی پشکنین و گومرگی بۆ ڕێگرتن لە کاری نایاسایی و بە قاچاغبردن دانراون. هاوکات لیوا ڕکن تەعوبی نوێنەری گشتی فەرماندەی هێزەکانی پاسەوانی سنووری عێراق ئاماژە بە سنووری یەرکی بەڕێوەبەرایەتی پۆلیسی گومرگی هەڵەبجە دەکات. ئەمڕۆ لە نێو خەڵکی خۆمان لە هەڵەبجە بەشی پۆلیسی گومرگ دەکەینەوە. ئەم بەشە پەیوەستە بە بەڕێوەبەرایەتی پۆلیسی گومرگی ناوچەی یەک، هەروەها ناوەندی گومرگی سێ سادق تەوێڵە سەرتەک پەروێزخان بەم بەشە گومرگەی هەڵەبجەوە گرێدراون. لە مەڕاسیمی کردنەوەی بەڕێوەبەرایەتی گومرگی هەڵەبجە فەرماندەی پاسەوانی سنووری ناوچەی یەک دەڵێت کردنەوەی بەڕێوەبەرایەتەکە کەلێنێکی گەورە لە پۆلیسی پاسەوانی ناوچەی یەک پڕ دەکاتەوە و سنوورەکان تونند و تۆڵتر دەبنەوە. کردنەوەی ئەم بەشار کەلێنێکی گەورە پڕەکاتەوە بۆ فەرماندەیەکەمان و کۆنتترۆڵی پۆلیسەکانی گومرگ زیاتر ئەبێ و تونگ و تۆڵتر بێت. ئێمە لێرەوە زۆر سوپاسی هەموو ئەو کەسانەکەین کارمەتیان داین، ئاسانکاریان بۆ کردین، ڕێگایان بۆ کردینەوە بۆ ئەوەی بتوانین بە شێوەیەکی ڕێکوپێک ئەم فەرماندەیە بکەینەوە. لە سنووری 1300 کیلۆمەتر لە فیشقاپورەوە تا قۆرەت و ئەرکی پاسەوانانی سنووری ناوچەی یەکە و لە 5 بەش پێک دێت. بەکردنەوەی بەڕێوەبەرایەتی گومرگی هەڵەبجە دەبێت بە 6 بەش و ئەرکیان پاراستنی سنوورە و هاوکات ڕێگری لە قاچاق و کاری نایاسایی دەکات. کردنەوەی بەڕێوەبەرایەتی گومرگی هەڵەبجە ڕاستەوخۆ سەر بە حکوومەتی عێراقە و هەنگاوێکی گرنگا بۆ کردنەوەی ئەو بەڕێوەبەرایەتیانەی دیکەی هەڵەبجە کە ڕاستەوخۆ پەیوەندیدارن بە حکوومەتی ناوەندەوە و تا ئێستا بڕیاریکردنەوەیان نییە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.